ڕۆماڵەکەمان ڕووماڵی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا و ناوچەکە بە گشتی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک لوقمان غەفور ڕۆژنامەنووس لە ئەمریکاوە لەگەڵمانە. کاک لوقمان سڵاوت لێوێ، کرێ بڵێم بەیانیت باشلایی و بەیانێکی زووە. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ئەو دیوەی کە پەیوەستە بە ئەمریکاوە بە حەزەکەم بزانم، ینی شەقامی ئەمریکی چی دەڵێ لەبارەی ئەم جەنگەوە کە ینی هێشتا کۆنگرێس با بڵێن مۆڵەتی پێ نەداوە، دۆناڵد ترەمپ جارێ وەکو پرۆسەیەکی سەربازی مامەڵی لەگەڵدا دەکات. بەڵێ، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانتان. ڕاستی شەقامی ئەمریکی لە ئێستادا وەکو دابش بۆ بەسەر دوو بەرە، بەڵام بەرەیەکی لاوازە. ئەو بەرەیە کە زیاتر دژی جەنگە، ئەو ناوچانە ئاگرێتەوە، یاخود بڵین ئەو ویلایەتانە ئاگرێتەوە کە زیاتر لەژێر چینی کۆماریەکانیان، یاخود بڵین کۆماریەکە حکوومەتی کۆماریەکان ئەی بمەڕێ بۆ نمونە نیویۆرک، بە تایبەتی واشنگتۆن، ئەمانە یاخود بڵێ مینیسۆتا، ئەم لە هەتا دوێنێش لە چەند ناوچەیەکی کالیفۆرنیا ئەوانە خۆپیشاندانەکرێت دژی شەڕ، دژی ئێران. وەڕاستیشی حقیقەتێکی شەیە، زیاتر جالیە عەرەبی و فەڵەستینی بەشداری ئەم خۆپیشاندانانە ئەکەن، بەڵام وەکو ڕووەگشتیەکەی شەقامی ئەمریکی زیاتر بە حکمی ئەوەی لە ئێستا دۆناڵد ترەمپ جەماوەیەکی کۆماریەکان جەماوەیەکی زیاتریان بۆ خۆیان پیا کردو بۆ پێی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووی بایدنە ئیدارەکەی ئیدارەیەکی باش نەبوو بۆ ئیقتصادی ئەمریکی. باشە، واتاکرێ بڵین دەنگە بەهێزەکە لە ئەمریکا ئەوەیە کە ئەو بڕیارانەی دۆناڵد ترەمپ دەیدا خەڵک تا ڕادەیەک ینی لەگەڵیدایە زۆرینەکە. بەڵێ، حتا ئەگەر سەیری ڕاپرسیەکانی لە چاو ئەوەی کە شەڕە، یعنی هەر بە قازانجی دۆناڵد ترەمپ شکاوەتوانێ. ئەگەر بۆ نمونە لە ئێستادا تۆ دیقەت بی دوێنێ دواهەمین ڕاپرسی کە کراوە لە وابزانم ABC نیوز بوو کردبووی، خەڵکی ئەمریکی پێی وایە شەڕەکە ئەپروڤی شەڕەکەی کردووە، کە ئەمە بۆ شەڕ زۆرە. ینی هیچ شەڕێک لە ئەمریکا ئەگەر دیقەت بیت پێش لە ساسی لە 25 لە ساڵ 47 ئەپروڤی شەڕی کردبێت، زۆرە بێجگەلەوەی لە سا 11 بۆ لە سا 10 ئەڵێ بێلایەنین لە ناو ڕاپرسیەکانە. و ئەوەش بزانە حتا لە ناو ئەوەش تەصنیف کراوە لە نێو ڕاپرسیەکانە، کۆماری دیموکراتەکان تا چەند بەدڵیانە لە ناو ڕاپرسیەکەشا لە سا 11 دیموکراتەکان لەگەڵ شەڕان. ئێمەشەر زۆرە بۆ دۆناڵد ترەمپ، تۆ لە سا 11 لەگەڵ تابێ بۆ شەڕ، ئەمە زۆرە. ئەمە بێجگەلەوەی لە سا 65 دیموکراتەکان لە ڕاپرسیەکاڵی ئێمە لە شەڕانین، لە سا 70 بەرەوژووی کۆماریەکان ئەڵێ ئێمە لەگەڵ شەڕین. باشە، کاک لوقمان هەندێک ئاماژە بۆ دەکەن، دەڵێن ئیسرائیل ئەمریکای پەلکێش کردوتە ناو جەنگەکە، ئەمریکا لەگەڵی دانەبوو. ئایا ئەمریکا ئەوەندە وڵاتێکی بێستراتیژە کە ئیسرائیل بێوێت کاتێک پەلکێش هێر جەنگێک کە بێوێ بیکەوە، بەتایبەت لە ئیسرائیل دەڵێن نەتەنیاهۆ؟ ئەزانی چۆنە کاک ڕانکۆ، من لەو بڕواایە نیم، ینی ئەمە زیاتر مۆزوعی عەلامیە. ئەم مۆزوع عەلامیە زیاتر سێ لایەن هینی ئەکات ئەیوروژێنێ. یەکەم ئێران خۆی، ئەمە لایەنێکیان. دووەمیان جالیەیەکی عەرەبی ناو ئەمریکا. سێمیان دیموکراتەکان بە پاڵپشتی سۆشال دیموکراتەکانی ناو ئەمریکا کە پێیان ناخۆشە، هەموو سەرکەوتنی دۆناڵد ترەمپیان پێ ناخۆشە، چونکە ئەو سیراعیشی زۆر گەورەیە لە 2016 دروست بووە لە ناو ئەمریکا. سۆشال دیموکراتەکانی ئەمریکا زۆر بە تەواوی دژی ترەمپن، بە تەواوی، یعنی هیچ مەجالێکیان نێتشتۆتەوە. بۆیە ئەمان بەم شێوەیە ئەڕۆن بەڕێوە. ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە پێش ئەم شەڕە ئیسرائیل خۆی 12 ڕۆژ شەڕی کرد لەگەڵ ئێرانە، نەیتوانی ئەوان پێیان وایڵێ نەیتوانی
ئامانجەکانی خۆی بەدیبێنێ ئەیانوێ لە ڕێی ئەمریکا و لەگەڵ شەڕی ئەمریکایە بەدیبێن. ئێ باشە خۆ ئەمە جابێک هەیە بۆ ئەمە وا بۆ نمونە فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و ئەمانە خەریکە یعنیەکەنە و قەناعەتەی بێنن شەڕەوە لەگەڵ ئێرانە. ئەی خۆ ئەوە بۆ ئەوانەڵێن چی؟ ئەینا من پێم وانە بەو دەرەجەیە بێ و بەو شێوەیە بێ. حتا بەشێک لە دیموکراتەکان ئێستا بۆ نمونە ئەو ژنەی ویلایەتی مینیسۆتا کۆڵژبار یعنی خۆ زۆر دژی ترەمپە دوێنێ یەکێک بلەوانەی کە دەنگیا بوو بەوەی کە بەڵێ پێویستە ئێران نابێت چەکی ئەتۆمی هەبێت بەڵێ ئێران پێویستە ڕژێمەی نەمێنێت بەڵام ئێمە داوامان کردو ئەبێ بگەڕێتەوە بۆ کۆنگرۆس ئەمە بۆ کۆنگرێت ئەمە چێ ینی خۆ ئەمە پاڵپشتیە ینی خۆ کە ئەوە ینی بۆ منە ئەو ژنە یەکێکە لە کۆنگرێسەکانی یاخود بڵێن یەکێکە لە ئەندامانی ئەنجومەنی پیران سەربلایەتی مینیسۆتا لەژێر کۆنتترۆلی دیموکراتەکانە هەتا دیموکراتەکانیش خۆیان خەریکە ئەگەنە ئەو قەنەعاتە بەڵام ئەوان پێیان وایە ئەڵێ ئەبێ بگەڕێتەوە بۆ کۆنگرێز ینی کۆنگرێز ئەبێ بڕیاری ئەوە با لە دوای ئەوەی دوو مانگ کە سەرۆک ڤیتۆی هەیە بۆ دوو مانگ و لە دوای دوو مانگەکە ئەبێ ئەگەر شەر درێژە بچێشێ ئەبێ کۆنگرێز بڕیار بدات داهاتووی ئەم شەڕە بەرەوچۆ ئەڕوا وەک لێیش تریشکە دیموکراتەکان لە ئەوەی کە من تێگەیشتم دوێنێ لە زۆر راپۆرتا خوێنومەتەوانێ یەکێک لەو گلەیانی کە دیموکراتەکان لە ترەمپیان هەیە ئەڵێن هیچ ئایندێکی ڕۆشنی پێ نییە بۆ گەلی ئێران یعنی ئەڵێن باشە ئەوە حکوومەتی ئێران ئەڕوخێنێ چێ جێگرەوەی ئەم حکوومەتە ئەبێت. باشە کاک لوقمان ینی با ئەوە بکەم بە پرسیار ئایا ئەمریکا کاتۆتە جەنگەکەوە دۆناڵد ترامپ کە هاتۆتە جەنگەکەوە بۆ ڕوخاندنی نیزامەکەیە تا کۆتایی لەگەڵیدا دەڕوا لێرە بە حکمی ئەزمون یان هەندێک لە ڕەفتارەکانی دۆناڵد ترامپ دەڵێن هێشتا ینی خەڵک لە ناوچەکە ینی بە گومانەوە مامەڵە دەکەن ینی هێشتا پێیان وایە نیوە شەوێک دۆناڵد ترامپ تیویتێک دەکا و دەڵێ ئیتر مەها ڕێککەوتنێک شتێکی لەم بابەتە ڕووبدا خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەوە؟ واقعکە خۆی لە ئەساسا من زۆر زایتم وابزانام لە چەند جین چاوپێکوتنی شاوتمە لەگەڵ ئێوە شابۆ لەگەڵ زۆر کەناڵێت دۆناڵد ترامپ شەڕی ناوێت دۆناڵد ترامپ ناوێت شەڕبکەوە دۆناڵد ترامپ یەکێک لە ئامانجەکانیشی ئەوەیە کەمترین سەربازی ئەمریکی بکوژێت ئەمە هەدەفی ئەساسی دۆناڵد ترامپە یعنی بۆیە هیچ ئاماژەیە بۆ ئەوە نییە کە ئەمریکا بەهێزی سەربازی و بە پیادە لەناو ئێرانە هیچ شتێ بکە ئەگەر بزانێت سەربازی لێ زۆر لێ ئەکوژێت چونکە ئەمە هەدەفی دۆناڵد ترامپە. دۆناڵد ترامپ شەڕ وەکو وەسیلەیەک تەماشا ئەکا بۆ ئەوەی حکومێکی پێ بڕوخێنێت بە دڵی خۆی بێت کە ئەمە زۆر جار بەدڵی ئەو دەرناچێت بۆیە من وای بۆ ئەچم خۆی هەرواش ئەخوێنرێتەوە هەرواش ئەوەی کە من ئەیخوێنمەوە لە میدیای ئەمریکیە دۆناڵد ترامپ ئەوێ جارێ پێشم شتێ ئەوێ بگاتە ئێران بگەێنێتە قەناعەتێک کە ئاواتەکانی یاخود ئامانجەکانی خۆی پێبەدی بێنێن نەک بێت ئەوەی کە ڕژێمێک بڕوخێنێ ئەمە هەنگاوی یەکەمێتی بەڵام ئەگەر ئەو ڕژێمەش بڕوخێنێ ڕژێمێ بەدڵی خۆی بێ ئەوە باشتر بۆ ئەو دۆناڵد ترامپ بیرکردنەوەکەی ئاوایە ڕاستیشە لە هەش لەحزەیەکا بێ ئەو پێی وایە یعنی لە هەش لەحزەیەک بێ ئاشتی باشترە لە شەڕ هەمیشە وا بیری کردوێتەوە بە پێچوانەی ئەوەی کە واسی ئەکرێکە هەمیشە ئەم پیاوە شەڕانیە بەڵام وانە ئەنی من ئەوەی کە ئەیخوێنمەوە ئەوەی کە ئەیبینم و ئەوەی کە لە میدیاشە قسەی لەسەرەکرێت لە میدیای ئەمریکا بەو شێوەیە نییە ئەو لە هەج لەحزەیەکا بێت لە هەج کاتێکا بێت ئەگەر ئێران بێتەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵی ئەو ئەیکات بەڵام شەڕەکە گەیشتۆتە ڕادەیەک زۆر زەحمەتە زۆر زەحمەتە دانستان یاخود دانیشتنەوە لەگەڵ ئێرانە گەڕانەوەی تێدا نییە ینی دەرفەت بۆ گەڕانەوە نەماوە ئەگەر بشتەوە سەر مێزی گفتوگۆ ئەو چانسانەی کە پێشتر بۆ ئێران هەبوو ئێستا زۆر کەمتر بۆتەوانێت چونکە ئێران بەڕاستی لە ئێستا بەتایبەتی دوو ڕۆژە زۆر زعیف بووە هەتا مەسلەی بالستیەکان خۆی ئێران بە بالستیەکانە زۆر بەقوتەی ناخۆ
خۆ ئێمە بینیمانە ینی هێزی ئاسمانی ئێران زۆر لاوازە ینی دەرەقەتی ئەو هێزە نەک دەرەقەتی ئەو هێزە ئاسمانە نایە لە جاری پێشوشە ئیسرائیل کۆنتترۆلی ئاسمانی ئێرانی کردبوو. یعنی بۆیە ئەوەی کە بەدەستێتی بالیستیەکانە بالیستیەکانیش ئەمریکا خۆی دەمێکە لەو ڕاستیە گەیشتووە کە بالیستیەکانی ئێران حتا ئیتالیا ئەگات یعنی ئەوان خۆیان چاک لەوە گەیشتوون. بۆیە لە ئێستاە گەڕانەوە بۆ مێزی گفتوگۆ هیچ لە قازانجی ئێران نییە. ئەوە هیچ لە قازانجی ئێران نییە چونکە ئەمریکا و ئیسرائیل بە ئاشکرا هەموو ئاوات و هەموو ئامانجەکانی خۆیان پێ جێبەجێکن ئەجا وازە ئێرانەیە ئەگەر هەر چۆنێک بێت بۆ گەڕانەوەی ئەمریکاژ لەم شەڕە گەڕانەوەی ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕە بە شکستی ئەوان کۆتاییە. یعنی ئەوە شتێکی یعنی شتێکی زۆر 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 تەواو یعنی سابت بووە نابێ ئەمریکا لەم شەڕە بگەڕێتەوە شەعب گەلی ئەمریکیش خۆی ئەو ڕاستی ئەزانێت. کاک لوقمان ینی بەرپرسێکی سەربازی پێشووی ئەمریکا قسەیەکی هەیە دەڵێ ئەو وڵاتانەی کە جەنگ دەکەن ینی تێچووی جەنگەکە کەمترە لەوەی کە لە دانوستانەکان ئابێ بیبەخشن بە ئەمریکا بۆ هێندێکیان جەنگەڵ دەبژێرن. ینی ئەمە ناوی دانوستان نییە وەکو عەباس عراقچیش وتێتی ئەمریکا وەکو مامەڵی وەکو کڕین و فرۆشتنی خانوبەرە مامەڵی لەگەڵا کردوین لە دانوستانەکانە توێتی ئەمە دانوستان نییە. ینی پێدوای ئێرانیش لە ناچاریە ینی ڕێکەوتن بکە زیاتری لەوە لە دەست دەچێ وەک لەوەی کە لە جەنگەکە لە دەستی دەچێت. ئەخر خۆ ئێران ئەوەی کە ئێرانی ئەوە نابێ ئەوەی بۆ بێتەتی خۆ ئەمریکا چی لە ئێران ئەویست ئەمریکا ئەوەی لە ئێرانەوێت کە بەرژەوەندەکانی ئێران لە ناوچەکە پارێزراو بێ ئەوەی لە ئێرانەوێت کە ئێران بە کوردی بچێتە ناو اقتصادی ئەمریکیوانێ بە کوردی ئەمەیە ینی خۆ ئێستا ئەو دەوڵەتان یەکێک لەو دەوڵەتانی ئێرانە کە لە ناو اقتصادی ئەمریکیا نییە ینی بانکەکانی نەبەستراوەوە بۆ بانکەکانی ئەمریکاوە ئەمریکا ئەوەیە ینی خۆڕاستی ئەمریکا ئەوەیە ینی خۆ ئەمریکا چیوێ سەرباری ئەوەی بەڕاستی ترس نەبێ بۆ ناوچەکە بۆ ئەمریکا و بۆ هاوپەیمانەکانی خۆ ئەگەر ئەمریکا خۆشی ئەزانێت ینی ئێستا بۆ نمونە ئێران لە 3 ساڵی ڕابردووە ئەگەر دیقەت بین 3-4 پایتەختی تەواوی ناوچەکەی بەدەستەوە بوو سووریای بەدەستەوە بوو لوبنانی بەدەستەوە بوو یەمەنی بەدەستەوە بوو ئەمانەی هەموو بەدەستەوە ئێستا بەڕاستی ئەمانەی هەمووی لە دەستداوە ئێران ینی ئێستا خۆی خۆمە ئەمە سەرکەوتنیشی گەورەی بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا لە ئێستاە پێش شەڕەکەش ئێستا ئەمەشی هاتوۆتە سەر ینی ئێران ئەزانەیە لە نەتیجە ئەگە شەڕ بکە هەر یعنی قازانجی نییە ئەگە شەڕیش نەکە هەر قازانجی نییە لە ئێستا بەڵام ئەگەر شەڕی نەکردا لە مەرحەلەکانی گفتوگوۆیە یعنی نەرمیە یاخ بڵێن بە پنتەنازلێکی بکردا بۆ ئەمریکا لە قازانجی زیاتر بوو و اقتصادی ئێرانیش بوو بەو دەرەجەیە خاپوو نابوو. ئێمە باسی هەر ئەوە نەکەین بڵێن وڵا شەڕە و موشەکە ئەهاوێ و تۆپە ئەهاوێ و یعنی قەسفەکە و ئەمانە هەموو زەرری گەورن بۆ اقتصادی ئەم سێ وڵاتە خۆمە بە پارە ئەکرێ بەمی بە اقتصادی زۆر ئەکرێ بۆ تۆ بۆ یعنی ئێمە وابزانین ئێران دوای ڕووخانیشی ئێرانێکی زۆر باش دەرەچێت نەخێر ئێرانێکی زۆر باش دەرناچێت لەبەرەوەی اقتصادێکی خراپی پێشتر هەبوو وەرشەڕیش اقتصادێکی زەرێکی گەورەی لیاوە بەڵام ئەکەوێتە ژەڕکێفی ئەمریکا و ئیسرائیلون ئەو هاوپەیمانانەی کە لە چواردەوریایەتی ئەی ناخۆ قازانجی نییە بۆ ئەگەر شەڕیش بوەستێ خۆ ئەمریکا یان خۆ خەڵکی ئێران بیانەوێ وڵا ئیتر اقتصادی ئێرانی بەرەو پاشی ئەڕوا زۆر مهمە بێ و لە جاران باشەوێت بەدڵنیایی بۆ چەندین ساڵ وا نامێنێتەوە چونکە ئەو شەڕە زەرری گەورەی لە ئێران ناوە ئێران چەند ساڵە ئەو ئابوویە زۆرەی کە هەیەی لە جاتی ئەوی لە خزمەتی خەڵکەکە سەرفی کردووە هاتووە بالیسی پێ دروست کردووە ئەمەش زەرری ئەوە تا بالیسیەکانیشی بۆ دەردا ئەچێ و بۆ شێوەیە ئەچێ کەیبینی ینی ئەمە لە قازانجی چێ بوو قازانجی خەڵکی ئێران بوون لە قازانجی خەڵکی ئەمریکا بوو. بەڕێز کاک لوقمان غەفور چاودێری سیاسی سپاس دەکەم لە ئەمریکاوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ خوێندنەوەکانت.